بەڵێ دوای ئەوەی کە خۆپیشاندەرانی شارۆچکەی سێ سادق دەستیان کرد بەسەر کۆمیتەیەکێتی نیشتیمانی کوردستان لە شارۆچکەکەیان و ئاگریان لە بەشێکی بینایەکە بەردە لە ئێستادا هێرشیان کردوتە سەر ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکان کە ئەویش سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ئێستادا ئاگر لەو بینایەش بەردراوە وەک لە دیمەنەکانە دەبینن و خۆپیشاندەرێکی زۆر لێرە کۆبوونەتەوە ئەوان بۆ داواکردنی مافەقەوەکانی خۆیان وەکو موچە وەکو هەلیکار وەکو خزمەتگوزاری هاتوونە دەسەر شەقامەکان و دروشمی بڕوخێ دەست بڕوخێ دەسەڵات دەڵێنەوە و لە ئێستادا تا بێت خۆپیشاندانەکان فراوانتر دەبێت و ئەگەری هەیە لە دوای سوتاندنی ئەو دوو بینایی کە ئاماژەم پێدا بەرەو هەندێک بینایی تر بچن کە خۆیان ئاماژیان پێدا وەکو بەشێک لە دەستگا حکوومیەکان کە ئەمە لە زاری خۆپیشاندەرانەوە وەرمانگرتووە وەک دەبینن ئەوەی کە دیارە لە دیمەنەکە بینایی ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکانە لە ئێستادا سوتێنراوە و لە تەنیشتیشەوە وەک دەبینن بینایی کۆمیتەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگری تێبەردراوە و خۆپیشاندانەکان بەردەوامە تا ئێستا. لە دوای سوتاندنی بینایی کۆمیتەیەکی نیشتیمانی کوردستان ئێستا خۆپیشاندەرە هاتوونەتە سەر قایمقامەتی شارۆچکەکەیان وەک دەبینێت گوتان لێیە تەقاکرێ بەسەر خۆپیشاندەرانە و لە سەدا بینای قایمقامەتیان ئاگر تێبەرداوە و خۆپیشاندانەکەش بەردەوامە وەک دەبینن چونەتە ناو قایمقامەتەوە هەوڵدەن بە تەواوەتی بینای قایمقامەت بسووتێنن خۆپیشاندەرێکی زۆر لە دەوروبەری قایمقامەت کۆبووتەوە و لەلایەکیشەوە تەقاکرێ بەسەر خۆپیشاندەرانە کە نازانێت کوێ نازانێت ئەو دەنگی ئەو تەقانە لە کوێوە دێن